وەختتان وەخێر خەڵکە کوردەوار و میدوارم لە هەر کوێ هەن ساق و سەلامەت بن. نیەتمان هەست تعدادێک دیبەیتمان بوێ لە ژێرە ناوە بەرەو ئاخێز. یەکێک لە هۆکان و سەبەبەکانە دوای و دەرکەوتنە مەتنە ئاخێز پەیوەندیگرتنە خەڵکە لە جێگەگەلە جۆرا و جۆرە ئەم سەرزەمینە و دانن نەزەرات و سوال و پێشنەهاداتێک کە ئەیکەن. بە تایبەتی ئێمەمانانێک کە حەی و حازر لە دنیای ئەمڕۆژە کە خەریکی ژیان ئەکەین و بە تەعابیرێک ئاشناین تەکە دنیای ئەمڕۆژە، ئاشناین تەکە حەجمێکی فرە لە دەیتا کە ڕژیا گەسە گیانەمان، ئەو جارە تەکە مەسائلێکا ڕوبەڕوو ئەوین کە بە پێچەوانەی دەرک و دەریافتە ئێمەس. مثال بدەم، بزانن ئێمە یەک تعبیرێکی کۆنکرێت و تعریفێکی کۆنکرێتمان لە مەسائل هەست، یەک بەرداشتێکی ئەوامانەمان هەست لە زمانە. بزانن بە خاترەوەی لەمە تێبگەین من مەجبورم هەنێ مثال بدەم کە لەگەڵ ژیانە گشت کەسێکە دەست بە یەخەس و تەکیا سەر و کەلەی هەست. تەبیعەتەن من ئەم دیبەیتانە بۆ کەسانێکەکەین کە ڕەدەیە سنیە گەورەیان هەست، گەورە بووگەن. بزانن مثالێک بدەم، فەرق بینە زوانە ئەوامانە و زوانە مەفهومی، یان زوانە ئەخلاقی یان زوانە ئەرزشی. ئێمەمانان گشتمان پێمان وایە لەگەڵ مەفهومێک بەناوە سێکس ئاشناین، بەڵام وەختێگەرەکمانە معنای کەینەوە تازە ئەزانین بە قەیرانە گەورەیەکە خۆین. سێکس لە ڕوانگەی مەردەمە ئەوام و یعنێ لە ئەکسەریەتە وڵاتانە دنیا وەختی تۆ ئیژی سێکس شمولە ئینترکۆرسەکە سەرفەن. ئەسڵن بەڕەسی ناکرێت لە بابەتە مەفهومی فەلسەفی و لە بابەتە هەنجاری ئەرزشی و لە بابەتە ئەخلاقی و چون تۆ ئەگەر لە بابەتە ئەمانە بەڕەسی بکەی ئەو جار ئەزانی مەخولەکە تەواو پانی و بەرین ئەوێت و ئەسڵن بەو معنایە ئینترکۆرسە نییە و لەوانەیە فرە کەسێک لە جەدەلێکا لە بەحسێکە بەو نەتیجە بگەێنی کە ئەمە نییە. با بێمە سەر ڕوتینە جەهانە خۆمان. وەختی ئێمە ئێژین کوردایەتی تەبیعەتەن لە زەهنمانە شتێک تەداعی ئەوێتەوە. دەسێ کەوا پانتۆڵە کوردیە بەرکردن، جامانەیەک ئەسەرکردن، فیشە لەقێ بەستن، نارنجەکێک یا بڕنەوێک و کڵاشینکۆفێ ئەشان کردن. تۆ هەڵگرە ئەم تەسویرە بیت بە خودیە خۆت کوردایەتی ئەەکەی. ئەکسەریەتە ئێمەمانان نە ئەپرسین ئەساسنامەی ئەم جەریانت چییە، کامە خەتە فکری دنباڵ ئەکا، بە سرفە ئەمەی کە پێکهاتەیە جەمعیەتە ئەم جەریانە کە پێناسەکەی کەوا پانتۆڵە، فیشەلەقە، کڵاشینکۆفە وە جامانەس. خەڵکە مەناتەقە جۆرا و جۆرێکن کە ئێمە پێ ئێژین کوردستان، ئەمە پێ ئێژن ڕەوتە کوردی، یا ئەحیانەن مەسەلەن ئەگەر ئاغای بەگێ شێخێ لە جێگەیەکە بەدەسەڵاتە عەشیرەیە خۆی حرەکەتێکی کردووێ شەڕێکی کردووێ پێ ئێژین شەڕە کوردایەتی. ئەمە ئەسڵن تعریفێکی نییە لە زەهنە ئێمە هەر واسە، زوانە ئەوامانە واسە، بۆیە ئێمە ئەڕۆینە ناوی ئەسڵن بۆمان مهم نییە. ئەسڵن بۆمان مهم نییە کە معنەیەکی تریشی هەست یانێسی. ئەمانمە بۆی وت بۆ خاتریەوەی ئێمە بزانین کە لە کامە جەهانە زندگیەکەین. گشتی ئێمەمانان هەنێ مەفاهیم بەکارەوەین، مەسڵەن ئێژین جامعە یا کۆمەڵگا. بزانن ئەگەر هەر بە تعریفە دوورکایم و دەسی بۆی کۆمەڵگا یعنێ مەجموعەیەکی ئینسانی زیندوو کە مردووەکان و ڕابردووی خۆیان بازنەمایی ئەکەنەوە و دەری دەخن. یان کۆمەڵگا یعنێ نەزمێکی سەقامێکی پایەدار
کە بەهۆی سنەت و نەریت و ناموسەوە بە تەعادڵ دەگا یا حیمایەتی لێەکە. ئەگەر ئەمانە تەعاریفە بەرەدەسە کۆمەڵگان، ئێمە هیچ کاممان کۆمەڵگانی، هیچ کام لەم شتانەی کە ئێوە ئەیوێنن کۆمەڵگانین، بە تایبەتی لە سەرزەمینە ئێمە نە شکڵە پێشوەکانە خۆمان ئەدەین، نە یاسای کوردی و نەریتە کوردی بەسەرمان نازاڵە، نە شکڵە باوا گەورەکانە خۆمان ئەدەین، نە ڕابردوویەکەوە لەگەڵ خۆمانە تێرین. بە ناوچاوانە ئێمەمانانە هیچ وەخت 4000 ساڵ تەمەدون دیار نییە، بەڵکو ئێمە تەنانەت بۆ تربیەتە مناڵەکانمان ئێستا کتێبێک ئەکەین و لە نووسینە فلانە خانمە پسپۆڕە بوارە تربیەتە مناڵان کە بە ئێمە بێژی چۆن هەڵس و کەوت لەگەڵ مناڵەکەمانە بکەین. ئەمە بەو معنە نییە کە ئێمە هەرچی شتە ئەیزانین، بەڵام ئەمە بەو معنایش نییە کە تەرەفە مقابڵمان دانایە مطلقە. ئەمە بەو معنە نییە هەرکە لەولاوە هەرچیەکی بە ئێمە وت خەیرە ئێمەیشی گەرەکە. ئەمە بەو معنە نییە ئێمە چۆن نیەتمان بەرخەیر گرتگە پێمان وایە هەرچیە کە پێمان ئێژن لە دوور و ئەوانەی خارجی حتمما نیەتیان بەرخەیرە گەرەکیانە ئێمە ژیانە خۆشێکمان بوێت. ئەمانە قسەهایەکی نەکریاگن، بەڵام لە دەروونە ئێمە جێیان کردگەسۆ. مثالێکی تر هەڵەگەڕێنەوە ێژن کاورا خۆنەویستە. کاکە خۆنەویستی ئەسڵەن شتە خاسێک نییە، خۆنەویستی ئەسڵەن کولتورە کوردی نییە، ئەسڵەن خۆنەویستی مەفهومێکی عرفانیە کە تۆ بۆ تەجروبەیە ئازادگی کردن لە خۆنەویستیە حەل ئەوی لە معشوقا و ئەوجە ئەم حەلبوونە لە مردندایە کە ئەوێت و ئازادگی. ئەمە بووگەس و باوە سەرزارە ئێمەمانان کە تکراریەکەن و من دەسەڵاتم ناوێ. کاکە بۆ دەسەڵاتە ناوێ؟ کێوت کەسی دەسەڵاتە نەوێ؟ ئەمانە هیچ کامی کوردی نییە ها، ئەمە هاوردە سفرە دریاگەسە ناو دەمە مردمە ئێمە. مردمە ئێمە بێ ئەوەی فکری پێ بکات و تکراریەکاتەوە و نایچێژێ نەفعەکەی بۆ کێس، زەرەرەکەی بۆ کێس. هیچ وەخت ئینقلاب ئێوە ناوی بنێن سەورە، ئینتفازە، ئینقلاب، ڕڤلوشن، مەسئلەی بەدەستگرتنە دەسەڵاتە، مەسئلەی بەدەستگرتنە دەسەڵاتە. بۆ ئەمەی تۆ بتوانی دەسەڵات بگریتە دەسۆ بە خەمزەکردن و پەنا و پێچ و ئەمانە ناتوانی دەسەڵات گریتە دەسۆ، بەڵکو ئینقلاب پێویستی هەست بە چمکە وازەح، پێسکنیاک، ڕۆک، بێواسەتە لە بەیانکردنە حەقایق و لە کەنارە ئەمە ئەرێنی. تا تۆ عادەت نەکەی مەقولەی ئینقلاب بگەڕێنیتەوە بۆ داهاتوویەکی نامەعلوم. من 30 ساڵە ئەبیسم لەوانەی کە بە زوانە هندیش قسە ئەکەن ئێژن دەرفەردای ئازادە ئێران، لە بەیانی ئازادە ئێران. معلوم نییە بەیانی ئازادە ئێرانە 500 ساڵی ترە، 1 ملیۆن ساڵی ترە، معلوم نییە کەیە. هەر بەم دەسە من خەریکم وردە ئێوە تێرمە ناو ئەوەی کە ئێمە بە قەوڵە ئەم زوانە هەندیشە هەر کەسی ئەزەن خود شد یارە من، چۆن هەر کەسی لە زەینی خۆی و ئەوێتە یارە من بێ ئەوەی کە ڕوونی کردبێتەوە لای خۆی. ئیستا من ئەمە تەعمیم ئەدەم بەرەو پیرە ئاخێز چۆن چ شکلیە. بزانە من تەلەفۆن ئەکەمەوە بۆ کەسوکارە خۆم، تۆ تەلەفۆن ئەەکەیتەوە بۆ کەسوکارە خوات، لە ناوە گفتوگۆی ناوە پاسە تاکسیە، لە ناوە ئەپلیکیشنەکانە شەبەکەگە لە ئیجتیماعیە دانیشین بە یەکتری و قساکەین. کابرا هەڵەگەڕێتەوە ێژێ وەز فرە خراوە. بۆ وەز خراوە؟ گرانیە.
گرانی وای کردگە خەڵکەکە ئەگەر سێ چوار مناڵی هەست ئیستا دابەشی کردگە بەسەر ماڵی خەزوران و ماڵە باوکیە کاورا ئیستا ئیتر ئەڕوا خۆی ئەخاتە ماڵە مەردم گرانیە بێکاریە وەز فرەخراوە نازانم بۆ ناڕوخێن بڕۆ ناوە حەلیمە کوردستان خەڵکەکە ئێژێ موچە نییە بێ ئیشیە شەهادەم وەرگرتووە ئەمە ئەوێنن ئەم تەسویرە ئەوێنن دائیمەن بە تایبەتی کوڕێکی سیگار فرۆش هەست کە سیاسەتی خوێندگە لە دانشگا سیگارە فرۆشی بە ناو خیابانە سلێمانیە NRT بارها ئەمە نیشانەدات کە ئەم کوڕە شەهادەی وەرگرتووە و ئیشی نییە ئەم تەسویرە لە کنارە ئەمە ئێمە یەکسری تر تەسویر ئەوێنین ئێمە هەر لە دەهەی هەفتاد و لە کوردەوارە داگیرکریاک لەلایەن کۆرپۆرێشنی یەهودە ئێرانی هەنێ تەسویرمان چاو پێکەوت فرۆشتنە ئۆرگانەکانە لەشت گورچیلە کابرایە لەبەر فەقرگەرێکی گورچیلە بفرۆشی ئەم بەمە دەسی پێکرد لە فەرازە گەورەیە لە دەهەی هەفتا کاورایەکی بەسیجی بەناو دێهنەمەکی هات فیلمێکی دروست کرد بەناوە فەقر و فەحشا بەسیجیەک فیلمێکی دروست کرد بەناوە فەقر و فەحشا ئاغایە دێهنەمەکی لە جامعەی ئیسلامی عەدڵ ئەلیە مورد استقباڵیانە لە ناو تەساویرە ئەمە کەنیشکێکی نیشان ئەدا ماڵێکی نیشان ئەدا کە دایکی کسێک کەنیشکی خۆی ئەداوە کری لەبەر ئەوەی کەنیشکەکانیان حەزیان لە مانتۆی خۆشە جلو خۆشە دڵیان هەست و ناتوان تەمینیکەن لەذا ئەڕۆن خۆیان ئەفرۆشن قەسابێک نیشانەدات هەر لەو فیلمە قەسابەکە ئێژێت خانمێ هاتە ناوە قەساوی بە لە چەپەڵەمە و شەرمێکە وێسیا گشت کەسی چوو وتی 250 گرم گۆشتم گەرەکە مناڵەکانم 6 مانگە گۆشتیان نەخواردگە خۆم ئەنێمە اختیارە تۆ کابرای قەساب وتی من دڵم ئاگری کرد وتم ماڵتان وا لەکوێ تەلەفۆنم کرد بۆ ژنەکەم هات ڕانێک کاوڕم بۆ بڕیدام بە ژنەکەم وتم ڕۆتێکی ئاواڵ پرسی بکە بزانە کەیش گۆشتی گەرەکە و چی گەرەکە بۆی تەمینکە ئەمە لە فیلمەکەی دێهنەمەکیە هەست لەگەڵ ئەم تەسویرە هاتین ناگەهان تەسویرێکی وەسیع لە ئەعتیاد لە کۆرپۆرێشنە ئێرانیا بڵاو بوو لەوانەی کە لە گۆشەی شارەکانە لە دوای تەزریق کەوتگن تەزریقە مەوادە مخدر ئەمە پێچ و تەسویرێکی تر مخابرە بوو بەرەبەرە تەسویرە ئاشغاڵگەڕەکان ئەوانەی سەرەکەنە ناوە تەنەکەی خۆڵ تەنەکەی ئاشغاڵ کۆکەنەوە ئەمە تێپەڕی تەسویرێکی تر هات تەسویری خەڵکانێکە لە بەهشتزارای قەبرستانە تارانە بە هەزاران نەفەر ئەخەون لەبەر بێماڵی لەبەر بێوەزیەتی لەبەر بێپوڵی ئەمە تەسویرە قێزەونەکان بوو بابێنە سەر تەساویرە قەشنگ هەر ماڵێ لەم سەرزەمینە بگری 2-3 نەفەر زگوردی بێکاری واتیە دانشگا چووگە دانشگا ئازادە دانشگا پەیامە نورە دانشگا فڵان کە لە توورە تەحسیلاتە دانشگایە ملیۆنها تمەن خەرجی بووگە باوکەکە ماڵی فرۆشکە زەمینی فرۆشتگە دایکەکە هەروە تا ئەم 2-3 مناڵە کوڕ و کەنیشکە بتوانن دەرس بخوێنن کە چه ئەتەفاقی بکەفێ کە لێو دوابوونەوە کارمەندە دەوڵەت کارمەندە دەوڵەت شغڵێ بەمانە بە ئەمانە شغڵێکیان بێت و زندگی بکەن ئیستا 3-4 لیسانسی لە ماڵا کەوتگن کاریان نییە کاورایش ماڵەکەی فرۆشتگە بۆ ئەمانە ئەمە بابەمە تەساویرێکە لە هەرێمە کوردستانە ئەدرێت ئێوە شاهد بوون کابرا لە وەسەتە خیابانە ماوەیە بووە مد دەسی ئەورد کیفە پوڵەکەی دەرەهاوردەی و والله هەر 1000 دینارە وابێ لە چەپەڵەمە ئەیگەر فرمێسک و چاوی ئاهاتە خوار ئەم تەسویرە بە شەبەکەهای ئیجتیماعی و تۆڕە کۆمەڵایەتیەکان دەست ئەگەڕیا
ئێستا من بێم ئەمانە بکەم و بابیان کەم. لەبیرتان تێوتم ئێمە پێمان وایە هەر کەسێک دەسێکەوە پانتۆڵە کاتەبەری فیشە لەقێ ئەوەسێت چنگەداتە ئەم کەژووکێوە کوردایەتیەکە. ئیتر ناپرسین ئەساسنامەکەت چییە؟ چۆن کوردایەتیەکەی کوردکێس هیچێکمان بۆ مهم نییە. هەر ئەمەی کە بە دوو چاوە کلەی سەرمان ئەیوێنین تەواوە. ئەمە شمول لە حەچی بەشە زندگیمانە ئەکات. حەچی بەشە زندگیمانە. ئێمە بوو فکر ئەەکەین ناڕازی بوو حکوومەتی ئەخا بۆ وا فکرەکەین. چون ئێمە فکر ئەەکەین حاکمیەت وەسە باوک وە باوک ئێشێ دەسی وە دەمە مناڵەکانی وێوێت. حاکمیەت چون ئیدعا ئەکا من تۆ بەختەوەر ئەەکەم ئێشێ حتمن بەختەوەرمان کە. ئەگە بەختەوەرمان نەکا چه ئەتفاقێگە کەفێ هیچ چون من هەستە بە بەختەوەری ناکەم حاکمیەتیشێ بڕۆخی. ئەمە وەهمە منە چون من تەسەورێکم لە حاکمیەت نییە. هیچ تەسەورێکم لە حاکمیەت نییە. خب ئێمە بۆ پێمان وایە کە تۆ ناڕازی بیت ئینقلاب ئەوێت؟ بۆ خاتری ئەوەی کە ئێمە فکرەکەین هەر ئینسانێک کە برسی بوێت برسێتی تەحمل ناکە. بۆ خاتری ئەوەی فکرەکەین هەر ئینسانێک کە بێڕێزی پێ بکرێت بێڕێزی تەحمل ناکە. بۆ خاتری ئەوەی فکرەکەین هەر ئینسانێک کە تەحقیری کەی وردی کەی پێی تەحمل ناکری. بۆیە فکرەکەین ئەگەر کەسێ ئەم کارە بکە حیاتە خۆی ئەخاتە خەتەرەوە. بۆیە فکرەکەین وەختی مەردمە جامعەیە ئێمە نانی نییە بیخوا کاری نییە بیکە حاکمیەت خەریکە گۆڕە خۆی ئەکەنی. هەروە فکرەکەین حکوومەتی هەرێم کە تێژێ خەڵکە محتەرەم و خەڵکە بەڕێزە کورد و ئەمانە حاکمیەت خەریکە گۆڕە خۆی ئەکەنی. وا فکرەکەین ئەگەر من موچە نەگرم بۆ چون من تووڕە ئەوەم جا ئیستا وەختی گەرەکمانە بە حاکمیەت بێژین ئەها من خەریکە تووڕە ئەوم چی ئەەکەین؟ تەساویرە مناڵ فرۆشتن بڵاو ئەەکەین و تەساویرە فەقرە ناو جامعە کە خەریکین ئەیوێنین بڵاو ئەەکەین و دروستە ئێمە وا فکرەکەین. ئێمە وا فکرەکەین مەسەڵەن فکرەکەین کە مناڵە خۆمان بکوژین تا دڵ هاوسێکەمان بسوودێ. فکرەکەین بڕۆین بێژین من شەهادەم PhDەوە کۆڵبەری ئەەکەم دنیاژی ئۆخەیت خوا. ئەمە وەسە کەسێک لەپتاپێکی HP ئەسێنێت سێوێک وە چەسب ئەچەسپێنێت و قەیوە یعنی بزانن من شخصیەتم ئەپڵەها شخصیەتم ئەپڵە بەڵام دەسەکەم نایکە. من وەختی کۆڵبەری ئەەکەم بە PhDوە بە علمە بەمەی کە من پیشتیمە سوونسانت دانایەکم و چووگم ئەم ڕێگانە تێی بکەم با شخصیەتم. ئیستا جامعە لە ئۆهدەیە ناندانە من نییە بۆیە من واردە قاچاق ئەوەم بە قێزەوەنتەرین شێوەی. گەلێکی ئەم پەیامە بەهێنێرێ. بەڵام بۆ ئەمانە سەرکەوتوو ناون بۆ خاتری ئەوەی کە یەک ئێمە ئینقلاب ناناسین. دوو ئەو تەسویرەی کە لە ئینقلاب هەسمان درۆز نانەس نایناسین بە ئام نایناسین. سێ لە ئێرانە ئینقلاب نەکریاگە و ئەوانەی کە فکرەکەن 57 ئینقلاب بووگە 57 پارادایم شیفتەوە ئینقلاب نەوگەوە درۆەکەن. بۆیە فکرەکەن هەمان اتفاقاتێک کە 57 کەوت ئیستەیشە بکەوێ ئینقلابیان کردگە. ساڵە 91 لە هەرێمە کوردستانە ئاخێز نەوگە. ئەمریکا هەوێنە ئەمەسە وە خەڵکێک فرسەت مهیا ئەوێنێت کە داخە دڵ خۆی بڕژێنێت.
وەسەچی وەسە تۆ جەماعەتێوانە دەوروبەرتە ناوێرن دەست بوەشێنن حتا ناوێرن دەست بۆشێنن بە کەسی حتا تۆ تێی ئەم سەرسەریەی کە لە بەرامبەرت ئەوێسی زلەیەکی لێدەی ئەکەوێ تۆ کە کاوراوە خست ما بەقیەکەونە گیانی بە شەق لە پشتی تۆ ئەم شەقا وەشێنن ئەنا خۆیان بە تەنیایی ئەم شەقە ناتوانن بۆشێنن ئەوەی ساڵی 91 ئەگەر ئێمە خۆمان نەخەڵەتێنین ڕاپەڕین نەبوو شەقوەشاندنە لە پشتە حملەیە ئەمریکا بوو بە عێراق و ئەمریکا داوای کرد لیان و خەڵکەکە خۆیان کردیان و جاشەکان و ئەسڵحەی جاشەکان کردنیان جاش خەفیفەکان تۆ ئەگەر خۆت بخەڵەتێنی و جا ئەفەهمی تۆ ئینقلابە هەر نەکردگە چون شکل ئینقلاب ناناسی ئەی ئەمانەی ئەیکەی چییە؟ ژاپۆنیە فیلمێکی دروست کردگە بە ناوە شمشێرە سامورایی نەناوە کارگەردانەکەم لە بیرە نە ساڵە دروستکردن ئەم فیلمەکە ڕەشوسپی یا سیا و سفیدە ساموراییەکان قەشرە شەڕکەر و دارای ئەخلاقیات تایبەت بە خۆیان پاڵەوانیە تایبەت بە خۆیان لە ژاپۆنا بوون لە جێگەی لە ژاپۆنا دەورانە شەڕ نامێنێت سڵح و ئارامشێدا ئەکەفێ سامورایی ئیتر بە کەڵک نایێت شەڕکەر ئیتر بە کەڵک نایە کەس نانیان پێنادا ئەکەونە سوالکردن نانیان نییە بیخۆن ئەمانیش غرورێکیان هەز کرێکاریان پێ ناکرێ حەماڵیان پێ ناکرێ بۆ کوشتن لەدایک بووبن بەرەبەرە دیاردەیەک زیادەکە ئەو دیاردە چییە؟ سامورایەکان ئەڕۆنە ماڵە ئەربابانێک حاکمانێک و داوایان لێ ئەکەن ئیجازەیان پێ بدەن لە گۆشەیەک لە ماڵەکەی ئەوانە بە ڕەسمە سامورایی حاراگیری بکەن یعنی شمشێرێ بکەنە ناو سکیان بیدڕن تا ڕۆخەڵیان نەڕژێتە خوارە و یەکێکیش لە پشت کەلەی سەریان بقرتێنێ تا شەرەفیان حفز بوێت تا شەرەفە پاڵەوانێتیان حفز بوێت ئەوان ناتوانن ئەم خار و خەفیفیە قبوڵکەن پاش ماوەیەک ئەربابەکان پێی ئەوەن ساموراییەکان ئەمیانە کردگەس و ڕێگەیە بۆ دەرامەد و پارە پەیاکردن ئەوانەی تێن تەهدیدەکەن ئەوانەی تێن ئێش داواکەن ئێژن با خۆمان لەگرا بکوژین درۆ ئەکەن لەبەرەوەی ئەرباب پوورێکی ئەم پێ بام خوێنە نەوێتە ملی خب ئائیستە منم تەسویرە بۆتان ئەگوێزمەوە ئەمانەی کە ئیستە من و تۆ ئەیزانین ئایا حاکمیەت نایزانێت؟ ئایا حاکمیەت ئەمە نازانێت؟ با ئایا حاکمیەت نازانێت ناڕزایەتی تەوهینە بە مەردمکردن مەردم بچووکۆکردن ئەتوانێت مەردم بەرەو ئاخێز بوات و ئینقلاب بوات بە حاکمیەتە مەزانی بۆ چون حاکمیەت متالعەیە ئینقلاباتە تری کردگە تۆ لە ئینقلاباتە کلاسیکە لیبراڵیە یەک شخصیەتە مقتدر بەناوە پادشاه شاه تاجدار ئەبێتە جێگەی تەنەفورە گشتی دەسەڵاتە ئەو یەک نەفەرە و حملەی پێکەن و ئینقلاب بکرێ ئەوەی کە لە فەڕەنسا اتفاق کەوت ئەوەی وا لە رووسیا اتفاق کەوت بەڵام لە هیچ وڵاتێکی بورژوا دموکراتیکە ئینقلاب ناکرێ و نەکریاگە و هیچ جنبشێکی ئیجتماعیش هیچ ناڕزایەتێکیش بەرەو نابوودیە هیچ دەوڵەتێ حتا خۆتەکاندنە دەوڵەتێکیش نەچووگە اتفاقن هەر کێشەیەک لە ناوە ئەم بورژوا دموکراسیانە ئەبێتە هۆی غەنیکردنە دوو باڵە حاکم چەپ و ڕاست وەکو پارتی وێکێتی کاورا ناڕازیە لە یەکێتی ئەڕواتە هەولێر جمێنە داوە پارتی ناڕازیە لە پارتی تێتە لای سلێمانی هەڵ ئەدا بە دایک و خۆیش کە مەسعود موسەفا بە ژنەکەیشیە فسە هەردکیانە خەفێتەوە هیچ اتفاقی ناکەوێت تۆ یا یەکێتیت یا پارتیت یا غەیرە مستەقیمێکێکی تریانیت ئەگەر
لكات انقلابات كلاسيكا اقتدار اوتوريتي الشخصيك توبرو انقلاب اوام لدورانێکا کە ئێمە ژیان ئەکەین نەدۆزینەوەی کانونە ئیقتدار مشکڵە ئەسڵی بازیەکە. یان تۆ نازانێ بە کێ حەملەکەی ئالەگرا ئینقلاب ناوێت. بۆ ئینقلاب ناوێت؟ ئیش سوالکەی بۆ ئینقلاب ناوێت. خۆپ ئێستا ئێمە تەسەورێکمان بوو لە ناڕزایەتی ئێمە فکرەکەین خەڵک لە زانکۆکانە هەرێما کە تێتە دەرەوە ئیستیخدام ناوێت بەتاڵە ڕەو ئەکا دەرئەچێت ئیشی حکوومەتە هەرێم بلەرزێ. سوال بۆ حکوومەتە هەرێم نالەرزێ؟ حکوومەتە هەرێم ئیستە فقط بوجە بڵاوەکاتەوە و ئەدزێ بۆ نالەرزێ. دلیلی هەست دلیلەکەی ئەمەسە فەقر زەمانێک خەتەرناکە بۆ حاکمیەت کە جیلوەیەکی تر پەیا ئەکا. بزانن تۆ ئیستە گەرەکتە بەی لەوەی کە بەرئەگرێت بە ئینقلابکردن. ئەمە چییە؟ حاکمیەتە یا خۆمانین؟ خۆمانین کە نایەڵین ئینقلاب بکری یا حاکمیەت نایەڵێ ئینقلاب بکری. حاکمیەت دەریغی نەکردە، دزە ئەکا، برسیت ئەکا، فاسدت ئەکا، بێدەسەڵاتت ئەکا، مالکیەتە لێ ئەسێنێ. حاکمیەت تەمامە کارە خۆی کردگە تۆ ئینقلاب بکەی. ئەی تۆ بۆ ئینقلاب ناکەی؟ ئەمە سوالە گەورەیەکە. ئیستە ئێمە ئیشێ بین لە مەسعود بارزانی یا بین لە خۆمان؟ ئیشێ بین لە عەلیە خامنەئی یا بین لە خۆمان؟ ئەگەر ئەمە بوو بە سوال بۆ ئێمە و پرسیار بوو بۆ ئێمە ئەتوانین بە شوێنە جواوەکەیە بگەڕین بە یەکۆ. بزانن ئێژێ لە نەهج البەلاغا ئیمامە عەلی وتکێسی فەقر کە لە دەرگای ماڵ و هاتە ژوورۆ لە دەرگاکەی ترم ماڵ و ئیمان ئەڕواتە دەر. فەقر کە لە دەرگایەکی ماڵ و هاتە ژوورۆ لە دەرگاکەی تر ئیمان ئەڕواتە دەر. دەی واسە؟ با بڕەسی کەیم زانی واسە. بزانن من لە سەرەتای قسەکانمە وتم مەسعود دهنەمەکیە بەسیجیە حیزب اللهی فیلم دروست ئەکا لە جمهوریە ئیسلامیە ئێرانە بەناوە فەقر و فەحشا. لەژێرە حاکمیەتە دەستگاهە شەریعەتیە شیعە کە زەمانێک ئیمکانی بوو سەنگسار بکات لەبەر خاترە لەشفرۆشی سەنگسارە خەڵکی ئەکرد. ئیمڕۆ لەژێرە ئەوە فاحشە تێتە ناوە دووربین ئێژە من خۆم ئەفرۆشم. لە بەرامبەر کێیە؟ لە بەرامبەر بەسیجیەکی وەکو دهنەمەکیە. سوال بۆ ئەرکانە ئیسلام نایەتە لەرزە؟ بۆ ئەرکانە حکوومەتە شیعی وڵایەتە فەقیه نایەتە لەرزە؟ ئەمە سوالە. دەی تۆ مەگەر فکر نەیەکرد ئەمە حکوومەتە شەریعەتیە و هاتکە نێڵێ مردم دڵداریکەن؟ لەو لایشۆ تۆ تێی سیغەخانەکانە مەشهەد و قوم نیشان ئەدەی بڕۆ خۆی ئاماری داگەسە دەرەوە ئێژێ لە قوم 7,000 مناڵە بێباوک مەوجودە کە لە ژنانم متعە بەجێماگن. هەر کە چووگەسە قوم سیغەی کردگە ژنەکە ئاو سووگە سە باوکەکە دیار نییە. بۆیە لە مەجلسە شۆرای ئیسلامی تەرحێکیان گوزەران کە ژن کە دایک و تەنیا ئەتوانێت شناسنامە بگرێ بۆ مناڵەکەی باوکی نەگەرەکەی تر. ئەمە لە حکوومەت جمهوری ئیسلامیە. خۆ من ئەمە هەر کێش دەرم بۆ ئەم مردمە گشتی دەست وە دەست تەسویرە ئینسانێکەدا لە شارە کرماشان و سنە و هەمەدان و تارانە سلێمانیە خۆی خسکەسە ناوی تەنەکەی خۆڵ و تەنەکەی ئاشغاڵ خەریکە لە ناوی ئاشغاڵ کۆکاتەوە ژێ براڕ و کارکێشیا یەسە کوێ. باوکێک لەبەر فەقیری مناڵەکانە خۆی سەربڕی. کرێکارێک لەبەر برسێتی خۆی هەڵقاوێز کرد.
ئەمە نیشان ئەدا جامعە بەرەو ئینقلاب ئەچێ واقعاً واسە دەی یەکێتی و پارتی یەک زەمانە هێزیان نەو تا بودجەیان بۆ هات لە تەرەفە دەوڵەت و حمایەتە ئێران و یاڵەت متحدەی ئەمریکا کەوتنە دروستکردنە مؤسسات هەروەکو چۆن ڕزاخان هەرچی لادێی بوو هاوردنی کردنی بە کارمەند ئیتر مردم گشتی فکریەکرا وسا لە سنە پاسەبان نەوایە تا کەنیشکیان پێت نەدا لە دەورەی شا ئیسێژە کارمەندوی کەس ژنە پێ نادا لە بەرەوەی نانە نییە بیخۆهی بۆ ئیستا ئەوسا خەڵکی هەر تەخەڕوجی نەئەکرد شەهادەی ئەگەر فۆرهێن ئەیان کرد و کار بەدەسێ لە دەستگاهێکی حکوومەتی هەرێمە چون حکوومەتی هەرێم کارمەندی نە و تۆمەشیایە مؤسساتێکە دروست کردایە لەزا یەک بڕ ئینسانە بە هاوردایە مەشغوڵە کردایە لە مؤسساتەکەش هیچ کارکردێکی نییە هیچ کارکردێکی نییە فقط ئێشێ نیشان بیت و قوارەی دەوڵەتە هەز یانی چە دەوڵەتە هەز بۆیە ئێشە هێنێ مەعاشخۆر لە خۆت دروستکەی ئمڕۆ ئەم زەرفیەتە تەکمیل بووگە ئیتر احتیاجی نییە بە کارمەند و مەعاشخوەر حکوومەتە هەرێم نێسی فرۆ فراوانە بۆ چیسی خۆ ئیستا ئەم خەڵکە استخدام ناکە ئەم خەڵکە چی ئەکە پس ئێمە تەسەورمان وابوو حاکمیەت بەڕزایەتدان بە ئێمە حکوومەت ئەکا ئەگە ئێمە ناڕازیمین حاکمیەت ئەکەوێت حاکمیەتیش هەرچی کارە ئەکا ئێمە ناڕازیکە بەرمان پێ ئەگرێ ئەشکەنجەمان ئەکا ئەمان کوژێ برسیمان ئەکا لە مالکیت ئەمان خا پوڵمان ئەوات انحسارات ئەگرێتە دەسی مەجالە ژیانکردنمان بۆ ناهێڵێت و دەی هیچ کام لەمانمانە بۆ ناهێڵێت و چۆن حاکمیەت کارەکەی خۆی کردگە وەلێ ئینقلاب ناوێت دلیلی ئەوەسە با مثالێک بم من لەم ڕۆژانە ئەمدی خەڵک لە حەلیمە کوردستان و چەپ و ڕاستخەریکە بۆ من کلیپێگە هەنێرێ گویا لە ژنێکی فارس کە ژنە دووەمە منسوورە کوڕە مەسعودە و ئەمە خەریکە تەکە دایکە خۆیان قسە ئەکا و ئێژێت من پوڵێکی فراوانم لە منسوور گرتگە منسوور باوکی ڕەحبەرە ئیستا من نازانم ئەم پارەمە بدەمە چی بیدەمە ڤێلا لە پاریسا یا بیدەم بە ڤێلا لە ئەمریکا چون باوکی ئەم کوڕە ڕەحبەرە و ئیستا گەرەکێسی ئەو پارەیە کە لە فەسادا دەرچووگە بیگەڕێنێتەوە من گەرەکمە سەریع پارەکە سەرمایە گوزاریکەم خەڵک دەست ئەمە ئەهەنێرێ ئێژی کوێرە سپێ ئەمشت کەوتگە شتێکی پەیا کردگە چون خەڵک تەوانی نییە چۆنتەکە مەسعود مسەفای جوولەکە دەرکەفێ فکرەکە بەڵگەی گەورەیەکی کەوت کەسە دەست ئەم بەڵگە خودە پاراستنە پارتی بە تۆی داگە خۆی بڵاوی ئەکاتۆ ئەوەڵەن منسوور هیچ کارەس منسوور مەسرور نییە ها منسوورە ئینسان وەختێ 5-6 کوڕی بوو دوانیشی هەزبی کا بە قوربانی ئەمە یەک دوو ئەمەی کە تۆ دوو ژنە بوێت نەک تۆ خراو ناکا بەڵکو تۆ مەرخوبەکە خەڵک حەسادەتە پێیەکە سێ تۆ لەم کلیپا کە ئەنەهوو گفتوگۆی دەرسکریاگە دایک و ژنێکە و هیچ کەس ئەمەی دروست نەکردگە و ئەوەنە ڕاحەت و ڕیلەکس و سەکسی وە یەکەوە قسە ئەکەن خەریکی مەسعود مسەفا ئەچەقێنی بە غوسڵە تەعمید و ئاوی پاکی ئەڕژێنیتە دامەنی کە گویا خوا هەڕی ناگرێ مەسعود کوڕە خاسەس ما بەقیە فاسدن ئیستا مەسعود خەریکە وە پەلە پەترۆ ئەم کارەکە وەختی خۆی سریاڵێکیان دروست کردو لە کۆرپۆرێشنە ئێرانە بەناو بەرەرە جەماعەتی ئەحمەقون وا دانێ ئاقڵ کەوتووە ناویان یەک ئاقڵ ناو یەک مشت ئەحمەقە یەکێکیان بوو ناوی بەگووری و هەرچی شتێسی بەرعەکس و بەگووری 2 متر باڵایی و ئەمە ناوشانی و وەختی قسەیە کرد ئەو کەنیشکی 14 ساڵە قسەکە ئەوەنە لەتیف و بەگووری تاریخ نویس و شیر فەرهاد ئەیوت گەرەکمە 2500 من کە خێلێ پوڵ بوو بیدەمە کلکەوانەیەک بۆ لەیلون تا ناوم بچێتە ناو تاریخ بەرەرە
کاورایش ئەو ئاحمەق نەیگەرە کە 2500 من بیت و کلکەوانەیەک تا ناوت بچێتە ناو تاریخە بەرەرە بڕۆ 20 من بەوە بەگووری تاریخە بەرەرە ئەنووسێ ناو دەخاتە ناو تاریخە بەرەرە مەسعود مسەفای جوولەکە خۆ قەرار نییە ئەم پوڵانەی جیگیانە بێرێتیوە بۆ ئێوە قرار نییە دادگاه علنی لە مبارزە تەکە فەسادا دروست کات چون نە ئەیکا نە ئیرادەی هەزوە نایکا دەی چۆن بە تۆ بێژێت پرۆسەیە مبارزە تەکە فەسادی هەست لە نێوانە گفتوگویە دوودانە ژنە تەرچکە نەرم و ناسکە غەریبەی فارسە تۆ پێی ئەوەی مەسعود خەریکە پرۆژەی چاکسازیەکە ئەویش لە کوڕەکەی خۆی چون ژنە سیغەیەکەی زیقی کردگە لە ملیۆن هاتمەنە ئەم خەڵکە فقط ملیۆن هات دۆلارەکە ئەبیسێت ئەوەی کە لە نەستیا بەجێی تێڵێ بە ناوی پاکی مەسعود لە بیری نییە تاگرا متوەجه بووین جا ئیستە بابێنە سەر ئەوەی کە خب ئەمە پاراستنەی خاتە دەرەوە ئەی ئەم خەڵکە بۆ ئەوەنە گەوجە دەسوە دەست ئەیگەڕێنێ چون خەڵک وە ئەزانێتە ئەگەر بەڵگەیە لە دزی بنەماڵی بارزانی ڕووکا قیام ئەوی نەبوو قیامەوی وانیە دەی وانیە جامعەیە وا قیام ناکە ئەزانی جامعەیە چۆن قیامەکە ئەزانی ئامارە قیامکردن چۆنە ئیستە نایێژن خەڵک لە ئێران برسیە من ڕەهبەریەتە جەریانە ئینقلابی ناکەم ئێوە فکرەکەن من ئیستەیەشە دانیشم ماساوکەم بۆ ئەم خەڵکە بوومە قوروانت و کوڕە شیرینەکەم و خەڵکە قاڕەمانە سەرزەمینە ئێمە ئەم خەڵکە وەزانێتە من ئێشی وا بکەمە من وا ناکەم بۆ وا ناکەم چون من مطمئنم کە ئەوەی بەری بە ئینقلاب کرد گرتگە خۆمانین نە حاکمیەت حاکمیەت دەریغی نەکردگە لە پەست و بێ ئەرزشکردنە ئێمە چۆن خۆمانین ئێمە چۆن خۆمانین بەرمان بەوە گرتگە زەمانێک فەقر و بێحورمەتی بە ئینسان معنا پەیاکە خەڵک تێ بەهانە لە منەگرێژە کاک پەیمان تۆ فرەتنی ها تۆ دڵە خەڵکی ڕناگری مێژە من خۆم خەڵکم دڵە خەڵکی چی ڕاگرم کاکە ئەمە نکتەی ئەوەڵ نکتەی دووەم ئەوەی کە بەری بە قیامگرکە هەرم خەڵکەسە ئەگەر ئەم خەڵکە بەڕاستی تەوهینکردن بەخۆی پێ قبول نەکرێ ئەم گشتە حاکمیت تەوهینی پێکا قبولی ناکە ئەگەر ئەم خەڵکە لە دزی و لە حیزی قینی بێت ئەم گشتە دزی و حیزیە ئەوێنی پێ قبول ناکری ئەگەر ئەم خەڵکە لە بێڕێزی قینی بێت ئەم گشتە بێڕێزیە بەخۆی ئەکا خۆی بەخۆی ئەکات پێی بەرەخوا جاسە من نیشانێ دەم چۆن بێڕێزیە بزان ئاغا گیان ئەگەر فەقیری نێ لە شەئن ئینسانە ئەگەر بێکاری نێ لە شەئن ئینسانە ئەگەر بێمالکیەتی نێ لە شەئن ئینسانە و ئینسان بچووک و ئەکاتەوە بوویە مارکس ئێژێ کرێکاران ئەتوانن جەهان لەم شۆڕشە بگرنە دەسەوە بۆ چون کرێکاران بێجگە لە پسەندنە زەنجیرەکانیان هیچێکی تریان نییە لە دەسیبان هیچێکی تر یانێ ئەم ڕێگە چەندێکیش خەتەرناکوێ چون کاورا هیچێکی نییە لە دەسیبات تێتە ناوی کاکە ئینسانێک کە وەختێ تەنزیلی ئەدەن ئەیوەنە سەتحە حەیوانیەت بچووکی ئەکەنەوە ئەوە حەیوانە تەحملی پێکرێ ئەوە سەگە وا بۆ تیکەیە نان کلک ئەجەڕێنی ئینسان بۆ تیکەیە نان کلک ناجەڕێنی حەقی خۆیسی ئەمە زەمینە خواست ئەمە تەبیعەتە کاورا هەڵەگەڕێتەوە من ئێژێ باسی ئەشرافیەت و تەبارە بنەماڵە مەکە ئەی تۆ چۆن باسە مالکیەت ئەەکەی چۆن ئێژی ئەگرا وڵاتە ئێرانە هەنە فارسەکانە بۆ چون وڵا فارسەکان 2000 ساڵە زەحمەتی تیاکێشن چۆن ئەو میراسی پێ ئەگات من میراسە تەبارە خانەوادەم پێم ناگا چۆن بریتانیایەکان ئەمە وڵاتیانە و میراسیان پێ ئەگات چون هەرچێک کە ئینسان کاری خۆی بدالێ ئەبێ بەهینی ئینسان
مەسەڵەن تۆ چۆن گۆشتێکی ڕاو ئێژینی خۆمە فیشەکێکی پێوەنی لەبەرەوەی ئەمە تۆگی چووگی بە شوێنە ڕاوێکە قامەکە نیە فیشەکێکە تەهیە کردگە خستەکتە زەناوە ئەسڵحەیە ئەم ماشە ئەچەکێنی و ئەدەی لەو کەڵە ئەیکوژی ئێژی کەڵەکەم ئێژی کەوەکەم ئێژی کۆترەکەم چون تۆ کارە کردگە کارە خۆتت داگەسە لە ناوە ئەو حیوانە کەوتکە هەنە تۆس چۆن تۆ بێمالکیت کریاگی چۆن تۆ هەزاران ساڵە لەم سەرزەمینە ژیان ئەەکەی ئەژدادی 1 متر زەمینیان نێبیدەنەوەتەوە چۆن ئیمکان پەزیرە اتفاقە کەوتوێت پس تۆ لەگرا تۆهین ناناسیت ئەی ئەم تەساویرەی کە لە خۆت مخابرەی ئەەکەی چییە؟ فەقر زەمانی ئەیتوانی نیشانەیە دروستوێ بۆیە من خەڵک عەکسی برسێتیم بۆ هەنێرێ فڕێدەم مردم کەوتگنە کولیە فرۆشتن من فڕێدەم تەسویرە کەنیشکێکم بۆ هەنێرێ فاحشەگیەکە من فڕێدەم ئەسڵ بەلامە مهم نییە ئەسڵم بەلامە مهم نییە پێشم وانە ئەمە ئینقلابەکە بۆیە ئەسڵن باوەڕم بەوە نییە کاورا لە تەلەڤیزیۆنە حەریمایژێ برسی مدە چی بکەم من ئەم ئامارەم بەلاوە مهمە کە نیشان ئەدا مردمێک مردم ماگە و مردمێک قابل احترامە و مردمێک ئێشی ڕێزی بگری کامە ئامار وەختێ سەتح ژیانە خەڵکی هات کەسە خوارۆ وەختێ سەتح ژیانە خەڵکی هات کەسە خوارۆ پەلاماردانە خەڵکی لە موسساتە دەوڵەت زیایی کردە چاپکردنە متونە ئینقلابی تیراژی گەیگەسە هەزاران دانە بۆ کاورایەک بێدەسەڵات کریاگە بێمەسرەف کریاگە مالکیەتیان لێ سەنگەس و خەریکە فکر ئەکا چۆن خۆی مسلح کا بیگەڕێنێتەوە وەختێ ئەم فەقرە تۆ شەواهدی ئەوێنی کە لە کوێ بیوێنیت لە چاپ و تیراژە هەزاری و دەیان هەزاریە متونە ئینقلابیە لە دروستکردنە گروپگەل و دەستەگەلە دەستوەشێنە لە حاکمیەتە ئەو وەختە تۆ ئێژیت جامعە خەیلی خەتەرناک بووگە و جامعە مەوجودە بۆ حاکمیەت وەختی ئەوێنێت جزوەیەکی ئینقلابی دەنگێکی ئینقلابی جەریانێکی ئینقلابی وەکو پیوە خەریکە ئاگرەسێنێت خەڵکەکە بە مەلاین ڕووی تێەکە زیقەکە چون ئێژێ ئەها ئەم مردمە فەقیرکردن ئەم مردمە بێ هەمە چیزکردن خۆم نەبینەوە دەی خەڵکەکە ئێژێ برسیمانە گورچیلە ئەفرۆشێ 150 نەفەروا لە ناوی ئەم لایڤی منە خانمێکی شەست بە ناوە هەسێرە کەریم درزم مەمکێکی ئەخاتە دەرەوە 100,000 نەفەر بە دیارە درزە ئەم مەمکە خەریکە چێژە جنسیەوە ئەو درۆ ئەکا نە برسیەسی نە بە شعوری تەوهین کریاگە نە ئەسڵەن بۆ مەقامە ئینسانی خۆی ئەرزش قائلە تەوەجۆکەی نییە هیچ کامیان نییە ئەو ئیستە مشکڵن ناوگەڵی هەست حەل ناوێ بووی متوەجێ بووی کاورایە کە سێدانە لیسانسی لە ماڵا کەوتکە بێکارە ئەم ئاغا ڕۆژی ئەوەلیش ئەیزانی ئەمانە کاریان نییە فقط گەرەکی و مناڵەکانی تەوجیهکا و خۆی تەوجیهکا حد نهایەتە کارێک کە ئێمەمانتوانی بۆ نان خواردن بیکەین چییە بڕۆینە دانشگا چوینە دانشگا تەواو ئیتر ناتوانین کار پیاکەین تەواو نییە ناتوانین نان بخۆین ئایا ئەمە حد نهایەتە کارێک بوو کە ئێمەمانتوانی بیکەین واقعاً ئەخ کاورا بە منێژە کا پەیمانەم خەڵک ئەسەن بۆی مهم نییە درۆکە برسی نییە نەدەیم خەڵکە واقعاً برسی نییە ئەم خەڵکە واقعاً تەوهینی پێ ناکرێت ئەم خەڵکە واقعاً فکر ناکاتۆ لەوەی کە ئینسانیش هەست ئەم خەڵکە واقعاً فکر ناکا تعدایشی لێ ئەکرێت ئەم خەڵکە واقعاً فکر ناکا قوارەی بچووکۆ بووگەسەوە بۆیە کاورا وەختی ئێژێ مناڵەکەم ئەفرۆشم خەریکە تەرەحومە ئێمە هەڵەسێنێت کە ئێمە پوولێکی پێبین کاورا کاری کێشاگی سە مناڵ فرۆشتن
حاکمیت حەزەکە بەم تەسویرانە تۆ خۆت خاڵیەکەی بەمە بۆیە حاکمیت ئەم تەسویرانە بۆ تۆ بڵاو ئەکاتەوە بە ملیۆن تەسویرە ئاژغاڵگردنەوە خیاوانە بۆ بڵاو ئەکاتەوە بەڵام یەک ئامارە بۆ نیشان نادا کە 2000 جوزوەیە ئینقلابیە ئاموزشە دروستکردنە ئەسلحە بڵاو بووگەسۆ لە جامعە ئەسڵەن ئامارە بۆ بڵاو ناکاتەوە کە میزانە خەریدە ئەسلحە فرە بووگە ئامارە بۆ بڵاو ناکاتەوە کە میزانە کوشتنە مەئمورانە دەوڵەتی فرە بووگە بۆت بڵاو ناکاتەوە ئاسڵەن تا تۆ فێر نەوی پس کەی جامعەیە واقعاً حاڵی خراوە وەزع خراوە ئەویش بۆ حاکمیت وەختێ ئەم نیشانانەی تیاوێنی نەبرسێتی نەفەقر و فەحشا نه وەختی تو ئەوێنی حملەکردنە بە مؤسسات حاکمیت دەڕواتە سەرەوە نەبەن لە یەکتری نەگوشی مۆبایل یەکتری بدزن نەماڵی یەکتری بۆڕن نا وەختی حملەکردن بە مؤسسات دەوڵەتی فراوێ هیچ کار بە دەستێکی گەورەی حاکمیەتی ناتوانێت بێتە ناو خیابان خەڵکی مۆڕی لێواتەوە وەختێ خەڵکەکە بە شوێنە دەرمانە ئەگەڕێ وەکو سەرەتانیەک شێرپەنجەی گرکە ڕواتە دکتۆر ئەم دکتۆر عیلاجی ناکە ڕواتە ئەو دکتۆر لە تاران جێگەی ناوێتەوە ڕواتە ئەسەموڵ لە ئەساموڵ دەسی ناکەوێت بۆی بکەوێت ڕواتە پاریس لە پاریس دەسی نەکەوێت ئەڕواتە سۆراغە دکتۆر و کوردی دکتۆر و کوردی کاری بۆ نەکاڕواتە لای چاینیز کاری بۆ نەکاڕواتە لای دەوای هندی کاری نەکرد ئەڕواتە لای نوشتە نووس و دوعانووس تا نجاتی بێ لەم سەرەتانە ئەکەوێتە نوێش خوێندن و دوعای شەوکردن بەشک و نجاتی بوێت ئەم مردمی ئێمە واقعاً نافەهمێت تەوهین چییە بۆیە پێی بەرناخوا بۆ ئەوانەتانەوە ئاخێز نەسیحەتەکەن خەڵک پێی بەرەخوا خەڵک ئەگەر پێی بەری بخواردایە تماشای ئەکرد حاکمیت دەریغی نەکردە لە تجاوزکردنەوە ئەوە پێی بەریە خوارد وەکو یاروانە هەڵەبجە وای یەکێتی و پارتی خنکاندنی ئیستە سەرە ئەگرن کەی پوڵە مەعاشەکەی خوێنە باوکیان بگرن دە ئەمە ڕێزی نییە واقعاً احترامی نییە بەلای منەوە چون خۆی احترام بۆ خۆی دانانێ چون خۆی شخصیەتی نییە خۆی بۆ خۆی احترام دانانیت من بۆ احترامی بۆ دانیم کاورایەوە ئەزانێت حەق حد نەهایەتە کارێکە کرگێسی ئەمەسە بڕواتە دانشگا ئیستە خۆی حەڕاج کردگە مەدرەکێکی گرتگە بێکارە منیشێ پێ بێژم ئۆخەی بمرم بۆت نەبوێژم دەی بڕۆ ڕێگەکەی بڕۆ ڕێگەکەی بدۆزەرەوە و زەوینە بدڕە بێژەمە شایستەی ژیانە من نییە تۆ من وتە قانونی وا بڕۆ تا قانونی بگەی بە نان ئەوە من قانونی چوم ناوێ ئیستە من بە قانون خۆمەڕۆ من پێتانە مدەدی بەیتەکەی ترا وتم ئەم جەهانە ئێمەی لە هەرچی شتە خست لە شکۆ خستمانی لە دەسەڵات خستمانی لە مالکیت خستمانی لە ناو شۆهرەت خستمانی لە عەسڵ و نەسەب خستمانی تۆ چۆن تەوەقعەکەی من کوردە لە هەرچی شتە خستگە من لا نەکەم و تۆ نابود نەکەم سنتزۆ ئێژێ دوژمنت گەمارۆ ئەدەی ڕێگەیەکی بۆ واکە با دەرچێ بابا تۆ با لەم مێژوە 2-3 جێگە هەیکەلە ئەم کوردتە بە گەورەی دەرخستایە خو خراونە و تۆ مۆتڵەقەن کوردە پاکۆ کردگەسەوە مۆتڵەقەن ئەمە تۆ کردە ئەوێ تۆ حکایەتەکەی جانەف کەنەدی وتی بە ڕۆژنامەوانەکانە ئەمریکا کارل مارکس مەقالە نوویس و وتاری ئەنووسا بۆ ڕۆژنامەی لە نیویۆرکە کاورای نیویۆرکی دەسی ئەورد دەسێ درێژ دەسێ کوڵ $5 ئەداوە مارکس بە شەحیجی نەیەکرد وتی ئەگەر ئێوە تۆزێ سخاوەتتان بوایە لە حەق مارکسا $50 بایەتۆ مارکس وە باوکە ساحێوە ئێمەی دەرنەیە هاورد بە مارکسیزم کاکە ئێوە خۆتانتان قوچی بۆ ئەوەی $45 زیاتر نەدەن بە مارکس کاولمانی کرد کاکە تۆ هیچ حرمەتێکە بۆ ئەم خەڵکە نەهێشت گەسەوە تا تۆ زێفتخارکە بەڵام حاکمیت یەک ڕێگەی هێشت گەسەوە هاوسۆزیکردن ئەحمەقانەتەکە یەکتریە
وی توخوا خەڵک برسێسی وی توخوا خەڵک خۆی ئەفرۆشێ وی توخوا خەڵک گورچی لە ئەفرۆشێ وی توخوا خەڵک نانی نییە دەچی چێ اتفاقێکەوێ ئیسە خەڵک تووڕاوێ قیامەکە تێتە خیابان پێی بەرەخوا پێی بەرناخوا خۆ حەزی پێیەکە زمانێک ئەگرا مەردمێ مەوجودە کە تۆ جۆرئەت نەکەی تەوهینی پێ بکەی مەوزە ئەگرێ لە بەرامبەرت زمانێک جامعەی حاکمیەت ئێشێ بترسێت وا حملەکردن بە مؤسساتی دەست پێ ئەکات وا خەڵک لە ژێرە بار یەک قسەی ناچێت وا کەلامە ئینقلابی وەکو ئەڵماس خەڵک لە ئاسمان گۆیگرێت تەشە ناسێنێ جامعەیە وا بە دیارە لایڤ شێتێک و یا درزم مەمکە کەنیشکێک و 200,000 نەفەر پاڵکەوت ئەو جامعە خەسیاگە فاسدە قەومە لوتە پس مانع ئینقلاب کێس خۆمانین بە تەسویرە خەسیاگێک کە لە محتەرەمبوونا بە خۆمان یەفرۆشینەوە ئێمە فرە محتەرەمین نەوەڵا بێ ئیحترامین ئێمە فرە ڕێزمان هەست نەوەڵا پێمان بەرناخواوە نیە برسیمانە سەرەکەینە ناوە سە پڵاش خاڵۆژین و خۆی تخوا و بەخوا بێ ئیشین و مەعاشمان نییە و بەخوا و ئەمە عەزیزەکەم ئەمە پێی نایژن فەقر فشاری هاورگە ئینقلاب دروزەکە ئەمە ئێژێ کاورای حاکم دروست ڕەفتاری کرد ئێمە لیاقەتمان ئەو تەنەکە خۆڵەسە ئەمە ئێژێ ئێمە واقعا نامحتەرەمین چون ئەگە محتەرەم وایەنە پێمان بەریە خوارد کاورا زاتینە و برسیمانکە زاتینە و تەوهینمان پێ بکە زاتینە و ئەم فەسادە بخاتە ناومان ئەترسیا لە خۆی دەی ئێمە بە تەساویرێکەی هەنێرین بۆ یەکتری و حەزی پێ بکەین و خواڵی ناگرێ و بخوا و بۆیە ئەم خەڵکە گشتی واوە شوێنی وتیوە کێ چیەکە کێ پارەکەی لەکوێ دزی عەلی حەمە ساڵح بۆونە مەرغوبە لە حەلیمە وای پارەی نەفتە دزن دە ئیسە تۆ پێت بەری خوارد مالکیەتە نییە پێت بەری خوارد غرورە نییە لاوە خەڵک محتەرەمە وەڵا دێم احترامەشێ لە یەجێگێکە دەرکەوی خەڵک ڕێزی هەز دە باشە ئێمە ڕێزمان هەز ئەوە نییە من بۆ خۆم ڕێز قائلم ئەم گشتە دوژمنایەتی ئێوە بە گیانە خۆمەسێنم چون من ئێژم وەڵا من وەکو ئێوە نییە من تەحملم پێ ناکری وەلی وا دیارە تۆ تەحملە پێکری یا تۆ درۆ ئەەکەی یا ئەمە شێوەیەکی جدید لە نەمایشە یا ئەگەر جامعەیە فەقیرە بێ هەمە چیز کریاگە ئەوێنی مردمەکەی بە شوێنە گرتنە دەسەڵاتە خۆی ئەڕوا خۆی مسلحەکە بە بیرۆکە بە ئەندیشە بە ئەسلحە بە چەک بیر لە لێدانە حاکمیەت ئەکا چۆن با لە حاکمیەت کێها وایان کردگە بە ئەم بەری بێگرێ ئەوە ئەوێنی شوورە ئینقلابی مردمەگرێ دەی وەها اتفاقێک کەفتگە نە دەی تۆ بۆ مردمێ وا فەقیری ئەفرۆشێتەوە بە تەسویر ئێشێ چه کارێ بکەی ئێشێ مەسخەرەی کەی تا ئەم تەسویرە نەوێتۆ هۆی ئارامشی ئێشێ بیهاڕی ئێشێ نێڵی بەم تەسویرە حاڵکا بەخۆی بێژە محتەرەمم ئەگەر وتی من بە لیسانس و خەریکم کۆڵبەریەکەم ئێشێ بێژی تۆ تەماعکاری فاسدی ئیبنی فاسدی حەماڵی هێسریت خەیەی لێ بێ ڕێز و بێ احترامی تا ئەم تەسویرە مەرغوبیەتی نەوێ ئەمانە بڵاوی نەکەن و حەزی پێ بکەن وەختێک کاورا ئێژێ بە سێ لیسانسۆ لە ماڵا کەوتگم بێکارم ئێژێ بێژی چاو دەرەهات خوایە کرد یەکتریتان نەخوارد دە حاکمیت کارە خاسێکی پێتان کردگە تەداوم نەسڵ پەیا ناکەن ئزدواج ناکەن نەسڵە داهاتوو دروست ناکەن تۆیش لە ئەعتیاد و فەقر و فەسادە لە بینەچی هەر بەم زوویانە کارە خاسێک پێکە خۆی باڵانسەکە انتخابە تەبیعی حیز ئێشێ بمرێ وانیە انتخاب تەبیعی تروانیە ئەی چۆن ئەگاتە
وەختە فەساد و فمینیزم و ئەمانە ئەونۆ ئینسان و داوای ماف ئەکەن چۆن وەلێ لەگرا ئەخەسێن ئەمەسە بەر بە ئینقلاب ئەگرێ تەساویرێک کە حاکمیەت بۆ دروستی ئەکا و تۆیش لە تەمەڵی لە بێئەهەمیەتی لە خەسیاگی پاڵی پێوە ئەنی ئەمە بێزەرەرترین کارێکە کە ئەتوانی بیکەی بڕۆی لە تەلەڤیزیۆنە حەلیمە جمێن بیت و حاکمیەت بڕۆی بێژی برسیمە خەریکم ئەمرم بێتە ناوە تەلەڤیزیۆن بێژی وەڵا ئەوسا خەڵک بە شەقەزلە سەرکوڵمانی سوورە کورد نێژن برسیەتی پێی بێژی وەڵا لەبەر برسیەتی خەریکم خۆمە فرۆشم وەڵا ئابڕووم ئەچێت ئەگەر فریام نەکەون ئێوە دیتان بێژن 10 نەفەر ئمڕۆ ماشینەکەی مەسعود مسەفای دا بەردەسڕێژە گولە خەڵک پەلاماریدا تیکە تیکەیکە بۆ چون خەڵکی برسیە دیتان نە دیتان پەلامارە مەلا بەختیار بن قوباد بن دیتان پەلامارە مەحموود سەنگاوی بن مەحموود سەنگاوی جورئەت نەکابێتە دەرۆ دیتان بە گوێسبانان و لەسەر بانەکان و کەسێ بە قەناسە دانیشت بێ لێیاندات خۆ نەتاندی دیتان شتی واتانە دی خوانەکە دەی ئەم مردمە واقعەن تەوهینی پێکریاگە واقعەن ئەم مردمە شکۆی لێ سنریاگەسۆ واقعەن ئەم مردمە ئێمەی مردم ئەفامین تەوهین یعنی چی واقعەن ئەفامین ڕێز یعنی چی وەختی وردەوینەوە زانین نەئەزانین ڕێز یعنی چی نەزانین ئینسان بوون یعنی چی کێ ئەم کارانە بۆ ئێمەکە حاکمیەت وەختی ئێمەم قسانەکەین چه اتفاقێکە خەین ئێمە بەر ئەگرین بەوەی کە کاورا حاڵی خاص بێ لە خەسیاگیە دەئیسە کاورایشی دووکارکە یا ئاخێزکە یا قبوڵی کات کە بێڕێز و بێ ئەحترام و کۆیلە و بەردە و تەجاوز پەزیرە دەی حەز بە هیچ کامیان ناکە ئێمە ئیگنۆرەکە شروعەکە بە حەملەکردنە بە ئێمە چون بمێڵەکە کە بمێڵە داوای چیم لێکەی من حەزەکەم ئاغا من حەزەکەم بڕۆم ئاشخاڵ خۆم حەزەکەم خۆم بفرۆشم وە تۆ چی ئەمە بازار خۆم زیاتر ئەکاتەوە پس تۆ لەگرا ئەوێنیت حاکمیەت خاص خەریکە بازیەکات دروست خەریکە بازیەکات ئەوەی بەری بە ئاخێزگرتگە چییە تەساویرێکەوە ئێمە گەلە کۆمەمان کردگە وێنە گەلێکە کە ئێمە گەلە کۆمەمان کردگە لە خۆمان بڵاوی ئەەکەینەوە تەوەجۆکەن ئەمە باعث بووگەن بزانن تۆ ئیشێ بزانی ئینسانێک کە حەدی گەیە ئەوەی کە ئاشغاڵ بخوا لە ناوە تەنەکەکانە خۆڵا ئەم ئینسانە ئیتر هیچ غرورێکی نییە بزانن ئینسانێ وەختی ئەکەوێتە خۆفرۆشتن ئەڕواتە ژێرە لەنگە 100 نەفەر بەژن و بە پیاگۆ ئەمە ئیتر شتێکی نەماگە دفاعی لێ بکە شتێکی نەماگە پس ئەمە هیچ احترامێکی نییە هیچ احترامێکی نییە ئێوە بزانن کەسێک کە 3 پیاگی وا لە ماڵێکە و هەر 3 پیاگەکە نانیان نییە بیخۆن حەچە لە زل پاڵیان داگەسۆ خەریکە تماشای دەر و دیوار ئەکەن و تەلەڤیزیۆن ئەکەن ئەم 3 بمرن خاسترە تا بمێنێن تەوەجۆکەن پس ئەمەی کە تۆ ئەیوێنیت حاکمیەتە ڕۆچووگەسە ناو جامعە و نۆرمەکانە حاکمیەتە لە ناو جامعە کە بەر بە ئینقلاب ئەگرێت تۆ ناوێ بەهێڵی ئەم مردمە ئەحساسە ئەم ڕاحەتیە بکات ناوێ بەهێڵی بیفرۆشێتەوە بە تۆ ئاخێزە کوردەوارە سربەخۆ هات بەم گەڵدەڵپنانەی حیزبیە چیوت وتی دابێرە بەرۆ کاورای کاولە فاسد کوڕە فاسد بێرە بەرۆ
ما تو کوردایەتی ناکەی بێرۆ مە تۆ نایژی من قارەمانە کوردایەتیم مەگەر تۆ نایژی من ئۆسای داسانەکەم 70 ساڵە وەکو فەرشە کاشان کۆنم ئەوەنە پێم خواردگە یەکەم دەرسە سیاسەت ئەمەسە پێناسەکردنە خۆوە دوژمن کورد کێس دوژمنە کورد کێس دەمی ئەوێت تۆ تەڵەی تەقیاگ و کەفە چەرێنێت و یانێت تۆ ێژی ئێمە نامەحتەرەم و گین تۆپیاگی نەرێ وەڵا نامحتەرەم و گی تۆپیاگی ئەیچی ئەڕوا لە پشتە پیرەژنێکی قرچۆڵ بە ناوە خانەوادەی شەهیدان خۆی ئەشارێتەوە دەیسە فکرەکەی من ئەترسم لە تۆ واقعاً فکرەکەی ئەترسم کورە بابەگیان تۆ ڕێزە بۆ خوات نییە باوەڕکە نێسە من خەرکی تماشاکەم تۆ خەسیاگی عزیزم کەسێک ئەڕوات سێ دەفتەر ئەدا سمتی زل ئەکا ئەم سمتەی دروست نەکردگە شەق بووە شوێنێ یا شەق بخوا ئەم سمتەی زل کردگە بۆ کارێکی تر قرارە نەفعێکی تری پێ بگەێنێت عزیزم کەسێ دائەنیشێ بە دیارە مەمکە خڕە سیلیکۆنی و درزەکەی وە 4 ساعات ئەم ئینسانە هیچ ئامادەگیەکی تیان نییە ئەقلی وا لە جێگەیەکی ترە متوەجێوی فعلەن کڵ و کەف وا لە گیانە ئەمە ڕێزی نییە ئەمە احترامیشی نییە ئەمە شەهامەتیشی نییە بابزانن جنایەتکارە بە بەردەمی و بڕۆی گەلە کۆمەت لێ بکە پەلامارەدا بەڵام بووی تۆ تەکوە تەک لە جێگەیەکا و دەسەڵاتی نەوێت کلکێنێتە ناو لنگی و دەرەچێت وەکو سەگ ئەترسێ ئەمە احترامی نییە و بابزانیت شەهامەتیشی نییە بابزانیت توجه فرمون پس ئەمانە بەشێکن لە مەوانع ئەسڵیە ئاخیزکردن ڕاحەتی خیاڵێک لە خەسیاگی خۆمانە کە بڵاوی ئەکەینەوە یەکبار بۆ هەمیشە یا ئەتوانین تەحملکەین کە بێڕێز و بێ ئەحترام و بێ شەخسیەتین یا بە پێچەوانەی فکرەکەین ئەم ژیانە مەجاڵی یەکبار زندگیکردنە و ئێمە یا ئەو جۆرە ژیان ئەکەین کە لیاقەتمان هەست یا قەتی ناکەین کە ئەنەهوو ئەم جەهانە بۆ گشتتان بووگەسە سەحنەیە نەمایش ئێمەمانان ژیان هەدەر ئەدەین تا ژیان کەین معلوم نییە کەی قەرارە ژیان کەین ئەڕۆینە مەدرسە تا ژیان کەین 6 ساڵ ئەڕۆینە زانکۆ قەرارە دوای زانکۆ ژیان کەین ئەڕۆین بۆ کارکردن کارمان دەست ناکەوێ قەرارە دوای ئەوەی کە کارمان دەست ئەکەوێ ژیان کەین لە پڕێکا تەماشاکەین فرسەتە ژیان تەواو بوو ئێمە ژیانمان نەکرد نەمانزانی ئەم لە حەزاتەی وا هەناسە ئەکێشین ئەمە ژیانە نەمان ئەزانی ئەم ژیانەی کە تێی کەوتین هەر ئەم لەحزە و قەرارە بچووکمان کەنەوە گەلە کۆمەمان لە یەکەم بچووکمان کەنەوە و ئێمە لە بەرامبەریانە ئەوێسین و بچووکیان ئەەکەینەوە ئەمە ژیانە و عینە ژیانە و عینە لەزەتە ژیانە ئێمە سەرمان لێ شێویاگە مەیەڵن ئەم خەڵکە خۆی تەئیدکە مەیەڵن ئەم خەڵکە حەزوە خۆی بکە وەختێ نەهێشت حەزوە خۆی بکە قسە پێەکە تۆهینە پێ ئەکا وەلی زاتیشی نییە لە بەرامبەرە بوێسێ وەلی لە دەمە ئەکەوێت بەرە ئەم تەساویرە لە جامعە نامێنێت دوو ڕێگە ئەمێنی یا تەسلیمیەتە مطلق و ئیتر حەپەیان نایێت یا ئەتەقێتۆ پس مەیەڵن ئەم خەڵکە حەز بەمە بکە بزانن هەر لەم دیبەیتە کە ئیسە من قسە ئەەکەم دارودەسەی پاراستن و دارودەسەی زانیاری هاتکن ئەحیانەن ئەمە مەتۆدیانە کە فکرکەن ئەتوانن تۆ تووڕەکەن پێت بێژن کوردە ئێران و بێ بچۆ بۆ چۆ من وتم
ئەم جۆرە ئینسانانە نە ڕێزیان هەست نە ئیحترامیان هەست نە شەخسیەتیان هەست نە شەهامەتیان هەست نە گەورن خۆیشی ئەزانێ هیچ کامیان نییە خۆیشی ئەزانێ نە دایک و باوکی هەست نە کەسوکاری هەست نە شەخسیەتی هەست نە ئەقڵی هەست نە وجودی هەست یەک زلەی لێبەی 50 جار خۆی تەڕەکە خۆشی ئەمە ئەزانێت ئەمەنە کۆیان کەنەوە ئەم جامعە ئینسانە قارەمانی تیا دەرەکەفێ مەیاڵن خەڵکەکە بە جێگەی ئینحرافا بوون مەیاڵن خەڵکەکەن حەزبکا بە تەسویرە نەمایشدانە برسیەتی خۆی لە ترازیانە نیشانەدات نە لە ئاشغاڵ خواردنە بێکاری خۆی لە ترازیانە نیشان ئەدات نە لە شانپانکردن و کۆڵبەربوون و سوالکردنە متوجه بوون جامعەیە حەڵی خراو ئەوێت بۆ حاکمیەت کە حاکمیەت متوجه ئەوێ خەڵک بە شوێنە دەرمان ئاگەڕێت بە شوێن مخدرا ناگەڕێت بە شوێن دەرمانە ئەگەڕێت ئەسلحە ئەسێنێت ئەندیشەی مسلحەکە ئەگەڕێ بە شوێنە دروستکردنە کۆڕ و جەمع لەبەرەوەی با لە حاکمیەت لەگرا حاکمیەت حساب و کارتێتە دەستی ئەزانێ ناتوانێت ئەکەم مردمە هەر هەڵس و کەوتێ بکات ناتوانێ هەر شتێ بەم مردمە تەحمیلکە پس ئەم مردمە کڕوزیاوە بەنە ناوت دەمی وتی برسیمە بەنە ناوت دەمی وتی خۆمە فرۆشم لەبەر برسیەتی بەنە ناوت دەمی وتی شەهادەم هەز ئیشم نییە بەنە ناوت دەمی چون کەسێک کە کاریگەرەکوێت قبول ناکات لە سەرزەمینێکا کە مڵکە ئابا و ئەجدادێسی دوای چەندین هەزار ساڵ بستێ خاکی نەوێ خۆی پێ بژێنێت قبول ناکات بەلەخەرە لەم میراسە 5-6 هەزار ساڵان شتێژێ بە من گەی بێت کوا بۆ نییە لەکوێ داتان لەکوێ هەڕاشتان کرد پس مەیەڵن ئەم اتفاقە بکەوێ ئێمە نەوجینەسە کۆمەڵگا ئێمە لە زەرفە 120 ساڵە ڕابردووە کریاگینە پرۆلەتەر خۆمان خەوەرمان نییە یعنی زەمینیان لە دەستمان دەرهاوردگە سەرمایەیان لە دەستمان دەرهاوردگە ئەبزارە تەولیدیان لە دەستمان دەرهاوردگە ئیمکانە گەشەکردنیان لە ئێمە سندگە زۆ ئێمە بووگین بە مشتێ گۆشت فڕە دریاگین ئەوان فێرمان ئەکەن ژیانە ئیجتماعی چۆنە برسیمانە ئەها تماشاکە خەریکین تەنەکە زەبڵە خۆین دێمە بۆ کێ ئەەکەی ئەم تەسویرە بۆ کێ نیشانەدەی بۆ کێ دەبوایە ئەمریکا بترسیایە لەوەی کە خەڵکی ئێمە پەلامار بات و بێحورمەتیکە نەوتەکەی بوات و بێحورمەتیکە دەبوایە حکوومەتە حریم وەکو سەگ بترسیایە لە بێحترامی کردنە بە خەڵکە ئێمە لەوەی کە باسی دزی لە ناو مردمە ئێمە بکە دزی لە سەرزەمینە ئێمە وشەیەکی یەکجار سەنگین بوو حیزی لە سەرزەمینە ئێمە وشەیەکی یەکجار سەنگین بوو بنوارە بەچەکانە جەلال و مەسعود حیزی هەنی یەک چرکەیانە شانازی پێوە ئەکەن چون قەرارە مردم ئێمە بکەنە شکڵ خۆیان کاکە مەسعودە ئەوەنەیی بە شەخصیەتە ئەوەنەیە بنە جوولەکە تا ئێمە نەکات لە خۆی بچووکتر خۆ ناتوانێ بەسەر ئێمە ئادانیشێت ئێشێ ئێمە گەوج کاوەکو خۆی بێ شەخصیەت کاوەکو خانەوادەی بێتەبارمان کاوەکو ئەجدادی تا بتوانێ حاکمێت بەسەر ئێمە بکات کوا جامعەی ئێمە قبول ئەکا ئینسانێک برسیوێت مالکیەتی نەوێت کوا جامعەی ئێمە قبول ئەکا لەم گشتە پیت و بەرەکەتەی ئەم سەرزەمینە ئستعدادەکانی بخەسێت ئێمەمانان ئەم 3-4 جیلەی متەئەخر کە کریاگین بە پرۆلەتەر هەرچی شتە لە دەستمان دەرچووگە ئۆکەی ئیستا بابێنە سەر ئەوەی کە زانای ئەم مردمەسە
مەگەر ئەبزارت دەسە ئێمە خەڵکینە ئیعترازە خەڵکی نییە ئێمە ئیعترازە خەڵکی هێزمان پێ ئەدا تا دەسەڵاتگرین خەڵکە معتەرز خەڵکە تەوهین پێکریاک ئەبزارە دەسە ئێمەس دەی ئێمە چۆن ئەم خەڵکی خۆمانە متوەجه ناکەین تۆ تەوهینە پێکریاگەم تا بوێتۆ ئەبزارە خۆی تا بوێتۆ ئەبزارە ئینقلاب مارکس ئێژێت پرۆلتاریا عنسورە ئینقلابە خەمزەینەکانە دوای مارکس ئەزانی کەوتنە چی یعنی دکتۆرێک کارگەرە متەخەسسە پرۆلتەرە ئەویش تەخەسوسی ئەفرۆشێت تو نابوایە دکتۆر جگێکەی تۆ پێی بێژی ڕووناکبیر تا ئەو فکرکە دکتۆر ڕووناکبیرە فقط فەڵەو بەنا کرێکارە تو عاملە قدرەت و ئینقلابت کرێکار بوو دەبوایە کرێکار بوو دەگیت بە جەمعێکی کولی بدایە و بدوتایە قەست کرێکار بوون قەستە حکوومەت دروست ئەکات نەوەی کە چڵکن بوون و برسی بوون و پیس بوون شتە خازێکە ئەگەر مردم ئەگەر خەڵک بوون یعنی ئێشێ ڕێزی بگری تا گەورە بێت احترامی بوێت سەروەروێت و تۆ ئەم کارە نەکەی ئەم خەڵکە ئەبێ بەهێز و تۆ نابود ئەکات و ئێشێ ئەم خەڵکە دروستکەی کارە هێزە ئینقلابی دەمپانۆکردن و ماستاوکردن بۆ خەڵکی نییە دنەدانە خەڵکیە ئێژێ خەڵکی نەمەکەی ڕەفتارە ئێمە خەریکە تەوهینمان پێکرێت و حاڵیتە جمێن پێمان ئەدرێت ماهیەت و هۆڤیەتمان لێ ئەسندرێتەوە احتراممان نانێن تۆ درۆکە ئێژی احتراممان نەنێن تۆ درۆکە ئێژی ئێمە محتەرەمین وەڵا ئەگەر ئێمە ئەمە قبولکەین فرە نامحتەرەمین فرە ناپیاگین تۆ ئێشێ وا ئینقلاب دروستکەی حاڵی تا ئاغا گیان تا مردمێکی مەبەستدار دروستکەی کە مەبەستێسی تەوهینی پێ دەکەن مەبەستێسی ئەبزارە سەروەری لە دەستی دەرنێرن دەسەڵات لە دەستی دەرنێرن تۆشی وا بکەیتە پس لەگرا تۆ ئەفەهمیت چۆنیەتیە دروستکردنە قیام واسە نە ئاوای کە ئەوانەی ژنی چی ئەبزارە دەسە قیامە ئێمەس ئێمە مانانێک کە مەبەستمان هەست منێک کە مەبەستم هەست من چون خۆم مردمم و خۆم مردمێکم کە نەمگەرەکە تەوهینم پێ بکرێت بێدەسەڵات بکرێم تعدام پێ بکرێ بە خەڵکیێژم درۆکەن تعدامان خەریکە پێەکەن ئێوە گشتتان درۆ ئەکەن درۆزنن لەبەر ئەوەی کە لە خۆتانی نەشێون ئەمە تعداکردنە ئەمە تەجاوزکردنە ئەمە تەوهینکردنە بە ئێمەس هەر کە ئەمە قبولکا بێ ڕێزە بۆیە تۆ ئەوێنی ئەوانەی واوانە باوەشە دەوڵەتە ئێران و دەوڵەتە تورکی و باڵەکانیان ساوەزی بووگنۆ حیچێتیانە کار ناکە نە شەرەفیان هەست نە کرامەتیان هەست نە شەخسیەتیان هەست نە غوروریان هەست بۆیە من ئێژم بەرگەی 2 ڕۆژ ناگرن 2 ڕۆژ کاورای بێشەرەف فاحشەی دەستگای پارتی و یەکێتی و حاکمیەتە عەلی خامنەئی دەی دزی کردگە فاحشەگی کردگە لەبەرەوەی بەردەوام بێت کووە ئەتوانێ مقاومەت بکا لە بەرامبەر مردمێکە کووە ئەسڵەن حیچێکی نییە بیپارێزێت ئەو دزیەکانە خۆی کردگە حیزیەکانە خۆی کردگە ڕۆڵەیەکی گەرەکە شەقی بۆ هەڵبێرێ و ئەو دەرچێت کەسی وا کەی مەبەستی هەست بوێسێت لە چی دفاعکە لە شەرەف نەداشتەی لە مەردانگیە نەداشتەی لە شکۆی نەداشتەی لە میراتە دایک و باوکیە نەداشتەی لە چی هیچ کام لەمانەی نییە ئەو یە پوڵێکی وەدەست هاوردگە پوڵەکەی گواستگە سەوا لە وڵاتێکی ترا شەقەکەی تۆی دی دەرەچێت ئەو ئەگەر شکۆی بوایە خۆنۆکەرە عەلی خامنەئی نەبوو
شکۆی بواە خۆنۆکەرە ئامریکا نەبوو، کاورایەکی تەجاوز پێکریاگی ئەژداد بێ شکۆس، ئەژداد تەجاوز پێکریاگە. بۆیە ئەم خەڵکە حەیرەتەکەوە پەیمانە حەیدەری و ئاخێز چۆن ئەمانە فوو ئەدامانە زاتیان یەقسەکەن، چون ئێمە ئەزانین ئەوانیش ئەزانن ئێمە ئەزانین، ئێمە ئەزانین ئەوانە حیزە کوڕە حیزە بێشەرەفە کوڕە بێشەرەفن، ئەوانە جنسە و کەسەی لە بەرامبەریان ناوێسی ئەیناسن، ئەوەی بێت پەلامارە یارانە ئێمە با یارانە ئێمە ئەی دڕن ئەی تۆپێنن، خۆیمە دەستمان نالەرزێ، تۆ ئاتکی ئێمە بکوژی ئێمە لە تۆ خراوترە وەکو تۆپێنین. مزافە بەر ئەوەی کە ئێمە مەتنە ئینقلابین، ئێمە لە ئێوە چوار لە ئێوە بتۆپێنین، هەر کۆناوێتەوە قیامەکە. بویە خۆتان لا ئەدەن لە شەقە ئێمە، خۆتان لا ئەدەن لە شەقە ئێمە. داستانەکە مەسە حاڵیتان بوو قیام وا دروست ئەکرێ کە من ئێژەمی مەیەڵن ئەم تەسویرە خەسیا گیانە خەڵک حەزی پێ بکات. مردمە ئێمە لەبەر برسیەتی ناڕوە خۆ بفرۆشێ، ئەگەر کەسێ لەم جامعەی ئێمە خۆ ئەفرۆشێت ئەوەی تر نەخۆشی خۆیەسی، کەسێکیش لەم جامعەی ئێمە دڵتەڕە حەزوە دەدانە پیاگ و دەدانە ژن ئەکا لای ئێمە نە ئەکوژرێت نە لە بینی ئەوەین نە تفیتی ئەەکەین، دڵتەڕێیتر واسە. بەحسە ئێمە لەگرا ئەمەسە تو ئەمانە ناتوانی بە عینوانە مبارزە بفرۆشی تۆ بە ئێمە، وەڵا کاورا برسیەسی خۆی ئەفرۆشێ، کاوراگە شەرافەتی بێت تەن بەمە نادات، حەج احترامێکم بۆی نییە کە خۆی ئەفرۆشێ. مەگەر ژیانە خۆفرۆشتن چ شتێکی واتیا کە تۆ گەرەکتە ئیدامەی بەی، چ لەزەتێکی واتیا تۆ گەرەکتە ئیدامەی بەی. دەنا کاکە گیان تۆ دڵتەڕی بڕۆ دەدانە ڕەفیق کەنیش بگرە، دەدانە ڕەفیق پیاو بگرە، بە خۆت ڕەبتی هەست، ژیانە خۆتە نۆشی گیانت وێ. وەلێ ئینسان و ئینسان شەخصیەتە بوێت، کەرامەتت بوێت، خەسیاگی و بۆگەنیە خۆت مەدەمە من ئێمە وەکو فەزڵ مەیفرۆشۆ، حیزبوون هیچ افتخارێکی تیان نییە. غەڵەت ئەەکەی لە برسیەتی خۆ دەفرۆشی، بڕۆ لەبەر لەزەت بردن دڵداری کە نۆشی گیانت وێت، وەلێ غەڵەت ئەەکەی لەبەر برسیەتی خۆ دەفرۆشی، غەڵەت ئەەکەی تەسویرە خۆفرۆشتنە لە پێناوە برسیەتیا بۆ ئێمە ئێرە عادەی. لذا ئەوەی کە ئێوە ئەیوێنن لە دیبەیتەکانە ئایندا ئێمە تێینە سەرە ئەوەی کە چۆن ئەتوانین ئەم خەسیاگیە لە بین بووین، چۆن ئەتوانین ئینقلاب دروستکەین، چۆن ئەتوانین بەرەو ئاخێز بڕۆین. ئەمانە مقدماتە ئەوەریەن تا زەهن ئامادە ئەکات ئەو جار بە کۆنکرێت تێنە سەرە فۆرموڵەکانی. لا ئێوە خۆش.